تەنانەت یەک کەڕەت زەربەی داوە لە زمانی پێغمبەر صلی الله علیه و سلم لە سەحابەکان لە شەڕی ئوحدا بۆ ئەویش خالید لێدان شمشێرەکەی ئەوەندە ڕەت بوو لە سەر موسڵمانان کاتێک کە خوا هیدایەتی یا تۆبەی کردو وتی قەسەم بەخوا زیاتر لە 100 شەڕم کردووە لە یەک شەڕا نەشکاوم دەی کوڕی کێو بم بەسەرخوا ئەو شەهیدەی نەکردم بەنفسی ئەوە بۆ خۆم لەسەر جێگا خەریکە ڕۆحم دەرەچێ ئەگریا لەسەر داخەوەی کە لەسەر جێگە ڕۆحی دەرەچێ 100 غەزای کردووە لە یەکێکیانە خوا شەهیدی نەکردەوە بەسیم ئەیوو قەسەم بەخوا شوێنی جێڕم شوێنێ لە لەشمانێ جێگەی ڕمێ یا خەنجەرێ یا تیرێ یا شمشێرێکی پێوە نەبێ بەس بڵم چی هەر نەکوژدا دیارە حیکمەتێکی خوای تیا بوو هەر لەبەر ئەو ناوە چووکەوتی شمشێری خوای هەر نەشکا و نەکوژدا تا بە مردنی خوای مرد پیاوە کە ڕەتێک لە مەنتیقەی قادسی جنوبی عێراق لە ڕووی فارسەکانە خەریکی شەڕ بوو قواتەکەی لەوێ بوو 11,000 کەسی لەگەڵا بوو نامەیەکی بۆ هات لە ئەبوو بەکرەوە وتی خالید لەگەڵ ئەم نامەیە و بەدەستگەیشت بە بێوەستان فارس بەجێ بێ لە وڵاتی فارس بە پەلە خۆ بگێنە لە وڵاتی شام خۆ بگێنە لە سووریا ڕۆمەکان کۆبوونەتەوە 210,000 قواتیان هێناوە ئێمەش سێ جێیشی پەرتەوازەمان لەوەیەکی 10,000 یعنی بە هەرسێکیان ئەکاتە 30,000 یەکیان لە حومسە یەکیان لە شامە یەکیان لە حەلەبە خۆ بگێنە لای ئەوان بەهانە ئەو برایانە تۆ بچۆ لە شام ئەمیش بە پەلا قواتەکەی سەحب کرد نەهاو بە ڕێگەی ئەتیادیا بڕۆ بە سەحراکەی ئەنبارە کە زەلام تیا دەرناچێت زەلامی بەکرێگر کە شارەزای ئەو سەحرایە بوو بە پەلە و بە بێوەستان خۆی و هاوڵەکانی نیوە مردوو کرد بەس بگا بە فریای ئەوان بەڵحاصل بە چ عەزێتی ڕۆی باسی ئەوە ناکەین جیهاد و بۆ خوایە خۆی گیانێکوێ وڵاتی شام کاتێک کە چوو سەیری کرد هەستێ جێشەکە سەحبیان کردوتەوە لە تاوە چونکە 210,000 قواتی ڕۆماتۆ بە قیادەی هەرقلی مەلیکی ڕۆم یعنی تر گەورەتی خەتەر بوو لەسەر ئیسلام و مسڵمانان سەیری کرد 30,000 کەسن هەر یەکەشیان قائیدێکە و بۆ خۆی هێشتا کەسیان نەبووە بە قائیدی هەر 30,000ەکە و ئەمریان پێ نییە کێیان بێ بە قائید خالیدیش گەیشتە لایەن 11,000 کەسی پێمە بوون بە چەند 41,000 کەس بەرامبەریشیان کوێ ئەمە لە مەنتیقەی یەرموک کۆبوونەوە لە سووریا لە مەنتیقەی کوێ یەرموک لە سووریا بەرامبەر یەک وەستان باشە 40,000 41,000 بەرامبەر 210,000 خالی زۆر پیاوێکی عەسکەری بوو خوا مۆهیبەیەکی عەجیبیا بووێ کۆبوونەوە قیادەکان یەکیان عەبدوڵای هێنێ ئەبوو عوبەیدەی جەڕاح بوو 10,000 لەگەڵا بوو یەکیان خالیدی کوڕی یەزید بوو یەکیان برایەکی مەعاویە بوو وەزەمنە ناوی یەزیدی کوڕی ئەبوو سوفیان بوو ئەم سیانە لەگەڵیانە کۆبووتی کاکی برا ئەو جێشە بەرامبەرمانەوەسا ئەمڕۆ ڕۆژی یەکڕیزیە ڕۆژی تەباییە ئێمە الحەمدولillah هەموو سەحابەی پێغەمبەر بووین صلی الله علیه وسلم دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو بەکر خەلیفە بوو ئەبێ بەرە حەلێ بدۆزینەوە بەرامبەر ئەوان چی بکەین وتی من نابێم پەرتەوازێت یەکێک و جێشی خۆی بێ هەرومانە بین بە هین ئەی کێ بێ بە قائید تۆ دێ ئەم بەشە سبحان الله ناو سەحابەش ئەوە هەر هەبووە یعنی هەر یەکە حەزی بە ئامادە نییە قووەتەکەی خۆی بخاتە ژێر دەستێکیکەوە کەسیان هەر ملیان نێ هەر ئاو سەریان دانەوانەوە خالید وتیوانە هیچ مشکلە نیە کاکی برا پێکەوە خستەکە دانین هەر چوارمان چوار قائیدەکە شەڕەکەش خۆ زۆرە خایەنێ ئەو شەڕێک لەگەڵ 210,000 کەسێکی خوازانێ مانگێ دوانە خایەنێ هەر ڕۆژ یەکێکمان قائیدە بین ئێوتیان وەڵا حەل بوو شتەکە مشکلە نییە پێکەوە خستەی شەڕەکە دانین بەڵام هەر ڕۆژ یەکێکمان قیادەی شەڕەکەکەین خالیدی بە یەک تەکلیفم هەیە وتیان چێتی حەزەکەم ڕۆژ یەکەم من قائید بم بەس ڕۆژ یەکەمەکە با لە پێش من بم ئێوتیان مشکلە نییە مادەم بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی هەیە ئەوە ئەبوو عوبەیدەی جەڕاحیشیان تایەکە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەمینی ئەم ئومەتەی من ئەبوو عوبەیدەیە ئێوتیان باشە با بەیانی تۆ قایدی وەڵا خیڵتەی شەردانرا و بەیانی کاکی برا ئەوە خۆیان حاضر کردووە عەکرمەی کوڕی ئەبوو جەهل تازە موسڵمان بووە لە فەتحی مەکەیان موسڵمان بوو یعنی 2 ساڵ بوو موسڵمان بوو 2 ساڵ و نیو بوو عەکرمەی کوڕی کێ ئەبوو جەهل تەنانەت لە فەتحی مەکەشا موسڵمان نەبوو لێش هاتووە دێ شەڕی لەگەڵ موسڵمانەکانە کرد دوای هەڵاتڕای کرد دوای بە ئافواتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتەوە عەکرمە وای لێ هاتوو تۆبەیەکی وایە کرد کە قورئانیە بینی دەستێ کرد بە گریان ئەلەرزی ئەبورایەوە ئەو قورئانەیە کە 20 ساڵ بێ ئەدەبیم لە ئاسیا کردووە ئەمە کوڕەکەی ئەبوو جەهل ئاوا موسڵمان ببوو شەوەکەی هاواری کرد دەمە بەیان دوای نوێژی بەیانی وتی کێ پەیمانی مردنمەیاتێ 400 کەس بەیعەی مردنیان نایەکیان کوڕەکەی خۆی بوو یعنی کوڕەزای ئەبوو جەهل ئەم 400ەیە بۆ بەیانی کاتێ شەڕ دەستی پێ کرد کە لەم سەرەوە لە جێشەکانیان پێکەوە غاریانەیە بە سواری ئەسپەکان 200,000ەکەی کە خۆی تەرتیب کرد بۆ وەستا بوو لە پێشا ڕم بە دەستەکان دوای تیرەندازەکان دوای شمشێر بە دەستەکان دوای ئەسپ سوارەکان ئەمان کە هاتن 400 نەفەر بەغار لەم سەرۆلیاندا تا ئەو سەر نەوەستان هەرچەندیان لێ کوژرا کەسی نەگەڕایەوە جێشەکان لەت کرد دوایی بەم سەرا پێ هاتن بەو سەرا جێشەکان پەرتەوازە کرد ڕزەکانیان هەموو تێگا دوایی خالید یەک هجومی کردە سەریان شەڕێک ڕوویدا
خالی فێڵی خواڵێ ئەو ڕۆژە 11 شمشێر بەدەست مۆشکە ئەڵێ هیچ شمشێرێ لە دەستمان ناوەسا تا شمشێرێکی یەمەنیان نامێت تەحەمولی کرد خالی دەوە تا لە ناو تەپ و تۆزە مەگەر خوا بزانێت چ شەڕێکە 210,000 قواتی ڕۆم هاتنجا ئەوانیش جلەکان ئەوان دەوڵەت بوون ڕۆم هەموو جلیان ئاسن هەتاکو بەری پێیان ئالەم کاتەیە لەناو ئەم تەپ و تۆز و هاوار و ناڵەی شەڕەیە دەف و قاج بە ئاسمانە ئەپەڕێت چاو چاو نابینێ ئەڵڵاه ئەکبەر و ئەوانش هاوارەکەن و ئەسب لەوێ ئاچێ بە ئەسپا و سەر ئەچێ بە سەرا و دەف ئەچێ بە دەفا و شمشێر تەقەتەقیەت سەلامی هاوتی خالید لە جێهینەکەی خۆی وتی یەکێ لە قائیدەکانی ڕۆم جلەکانی جلی قائیدەکانە هاوارەکە ئەڵێ کەس نێتە بەردەمم بەس خالید دمەوێ خالیدی کوڕی وەلید لەکوێ بەس خالید دمەوێ ئەژوتی کو پیشانەمە شەڵڵا منەوە کوژم وەڵای تر وەرحەسووتیان ئەوەتە کابراژە ئەی ناڵان شەڕ لەگەڵ کەس ناکەم کەس نێتە بەردەم بەس خالید کوا خالید لەکوێ ئەگەر خالید پیا بابێتە پێشۆ بەرامبەرم خالیدیش کە لە دوور بینی تاوی ئەسپەکەی داداتەوە سێری مەڵڤەرەیەکەن تاوی ئەسپەکەی دا الله ئەکبەری کرد و بەرەو ڕووی ئەو هەموو گیانی هین بۆ لە خوێنە لەو شەڕە گەورەیە بەرامبەر 210,000 قواتی ڕۆم شەڕێکی مەسیری بینی ئیسلام و ئەوروپا بوو کاتێک کە سەری ئەسپەکەی گەیشتە لای سەری کابرا سەری کرد لە دوور بینی جلەکانی جلی قائیدە گەورەکانی لەبەرایە شمشێرەکەشی بەرز کردوێتەوە کە سەری ئەسپەکانیان گەیشتە لای یەک سەری کرد کابرا ناجوڵێ وتی دەی من خالیدم دەی بجوڵێ وەرە مەیدانە بۆ زۆران وتی تۆ خالیدی وتی سەریکە شمشێرەکەی بەرز ناکاتەوە نانەڕێنێ بەرامبەری وتی دەیەوە هاواری من ناکەی ئەو من خالیدی کوڕی وەلیدم وتی خالیدی کوڕی وەلیدی وتی ئاوتی قایدی ئەم جێیشەی وتی بەڵێ وتی خالید پێشەوەی هیچ بکەم لەگەڵ تا پرسیارێکمەیە بۆ شەڕات و گەرم بۆ تۆڕە بۆ و خۆی فوی کردوێتە خۆی تی پرسیاری چی وتی خالید تو ئەو خوایی کە خۆت باوەڕت پێیەتی درۆ عیبە پرسیارێک لێکم درۆم لەگەڵا مەکە پیاوی حڕ پیاوی ئازا و سەربەز عیبە درۆ بکە تیجا من کەی درۆم کردووە تی ناڵم درۆ کردو بەس ئەڵم تو خوا ڕاستم جواب بەرەوە وتی وەڵڵا ئیشەڵا ئێمە ئەهلی ڕاستین و لەسەر ڕاستی شەڕەکەین بڵێ وتی تو ئەو خوایی کە خۆت باوەڕت پێیەتی خالید ڕازەکەنەڵن خوا لە عاسمان و شمشێرێکی بۆ تۆ نادۆتە خوارەوە هیچ جێشێ بەرامبەرێ ناوەسێ ئەیشکێنی ژتم نەوەڵاوە 11 شمشێر بەدەست مۆشکام شمشێریان ناومەتی نازانم ژەشکیان ناشکێت تا ئێستا خۆی گرتۆ بەس نازانم 11 شمشێر لەم شەڕایە تا ئێستا بەدەست مۆشکا شمشێریی نەوەڵا نەخوا شمشێری بۆ نردومدەی وتی خالید بۆ پێدەڵێن سەیف الله المەسلووە پێدەڵە شمشێری خوا تی وەڵی ئەو لەگەڵ شەڕەیە لە هەموو لایەکەوە شەڕ و ناڵێت تۆ لەگەڵ ماسی مناقەشەی چیەکە لە ناوەڕاستی شەڕەکەیە ئەوژوتی وەڵا کاتی خۆی من گەورەترین شمشێرەکەم ڕقترین شمشێر بوو لەسەر مسلمانەکان زۆر خراپم پێکرد لەگە ئاسی مسلمانەکانە کاتێک کە خوا هیدایەتی یام چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و شایەتمان مێنا شمشێرەکە یامەوەتی خالی تۆ شمشێری خوای تۆ شمشێری خوا هەر لەبەر ئەوە پێم بەڵە شمشێری خوای نەبەخوا نەخوا شمشێری بۆ نردوم نە هیچیش ئەیوتی خالی تو ئەو خوایی کە خۆت باوەڕە پێیەتی باشە ئێوەی عەرەبی پێپەتی لە برسانبردوو نان نەبوو بیخۆن پێڵاوتان لە پێیان نەبوو نە ساحیبی حەضارەت و نە عیلم و نە زانست بوون کۆمەڵێک لە برسانبردووی دەشتەکی بوون ئێوە بۆ چی بوون بۆ پیاوەی بێن بەگەژ ئێمە خەریکە جێشەکەی مەژەشکێنن بێن بەگەژ ڕۆما کە 2000 ساڵە دەوڵەتە ساحیبی حەضارەتە ئێوە چین بەچی بوون بەما خالید لێرا بۆستەوە اینجا تۆ چی بکە داعوە بکە باسی باگەوازی کابراوکە باسی خوا و دینی ئیسلامی بۆ بکە ڕاستە ئێمە ئاوا دواکەوتو نەزابووین خوام ئیسلامی بۆ ناردین خوا پێغەمبەرێکی لە خۆمان بۆ ناردین کە ئەیناسین ئەهلی ڕاستیە درۆمان لێ نەدیوە 40 ساڵ لە ناومانە بۆ درۆیەکی نەکردووە پیاو تا 40 ساڵی درۆ نەکا لە دوای 40 ساڵی درۆ ناکە هات حەقیقەتی بۆ هێناین قورئانی بۆ هێناین کەلامەکەی خوای بۆ هێناین بۆمان ڕوون بۆ کە ئەمە پێغەمبەری خوا ئێمە شوێنی کەوتوین ئەو خوای گەورەش نەفەرتی داوین ئێمە کۆمەڵێک دواکەوتو هیچ بووین ئیسلام بەرزی کردینەوە عیزەتمان بە ئیسلامەوەیە دەستی کرد بەم قسانە کابرا وای لێ هاو دڵی نەرم بوو وتی ئەی خالید گیان من بەچیە توانم وەکو ئێوەم لێبێ کە وای وت هاتە خوارەوە وتی وەرە خوارەوە لە ناو گەرمەی ئەو شەڕەیە بۆ هەموو خۆڵ و خوێنەوە کە بە گیانێ بوو باوەشی کرد بە کابرایە وتی وەرە برام ئەدێ بەڕاز مسلمان بی وتی ئەرە وەڵڵامێ بێ مەسەر ئەو دینەی ئێوە من نەدام دینەکەی خۆمان پرۆپوچە لای خۆمان هەمووی درۆ دەلەسەیە بەس سیقەم نەبوو بە دینەکەیەوە ئیستا تێگەیشتم کە ئێوە ڕاستەکەن چۆن بێمە ناوەوە ئالەوێ خالید هاتۆ فێری شایەتمانیەکە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله شایەتمان هێنا باوەشیەکەی پیا کرد
وتی وەرە خالید شەڕی بەجێهێشت پەلی کابرای گرت بردیەوە بۆ خێمەکەی خۆی لە خەلفی لە دواوە بردیەوە بۆ خێمەکەی خۆی وتی وەرە برام دەی بسم الله دی تۆزێ ئاو بێنن مەشکێ گاویان هێناو تۆزێ ئاوکەن بە دەستمانە من چیم کردو ئاوکە بسم الله بسم الله دەستنوێژێکی شت ئەویش دەستنوێژەکەی لەگە دوایە شت اینجا وتی وەرە تەنیش برای خۆتەوە من چیم وت تۆ لە دوامە بەدەنگی بەبەرز بیڵێرەوە ئیتر بەو زمانەکەی خۆی ڕۆمیەکە چەنی بەڕاستی و تۆ چەنی بەسەقەتی و تۆ ئەلحەمدولله رب العالمینی چۆن وتبێ دوورکە ئانوێژی لە تەنیش خالیدەوە کرد دە اینجا باوەشیان کرد بێکەوەتی سە برای ئێمەی وەکو ئێمەی وتی تاوەکو ئێمەم جلە ئاسنەکانی فڕیال جەشم شێرەکەی هەڵگرتەوەتی دەی الله ئەکبەر منیش هاتەوە شەڕی لەگەڵ قەومەکەی خۆیان کرد کە تا تۆ دێ لەم و پێش قائیدێکی گەورەی ئەوان بوو تو سيري ام صحابياني في غمصة فبتشوف اما تندراوترين كفي صحابه كان مو كخالد بو تو ولا اعوا بوراد تو خمي او قيامتي خود بخمي او بك خلق يداد بي ناتو بو خلق شتو تو بو خلق يداد برو اسلامي راكشه بو هيك فرصتي كي لدف نالو كاتيا شركه تاعي وانا سبحان الله هل او رجل شركي كوتاي بينا خالد فريانك وت الصحابه كان كابو عبيد جراح وان روجي كقايدتي كان هل او رجل شركي كوتاي بينا روم حوي فرتوا وما قالوا يكفيراني كرت 210,000 قواتی ڕۆژکە ئێوارە هاتەوە شتێک بۆ خالید هیلاک وتیان خالید برینارێکەوە تا لە ناو برینارەکانە بردومانێتەوە بۆ لای خێمەکەی تۆ خەریکە ڕۆحی دەرەچێ بەس لە ڕۆمەکانە هەر شایەتمان دێنێ ئەڵێ تخوا خالیدم بۆ بانکەن یەکسەر خالید دڵی خوورپێ کرد بە پەلە ڕای کردەوە بۆ لای خێمەکەی وتی کوا لەی پیاوتیان ئەوە تا کە فێری کرد ئەوە کوڕێکی جوان گەنج تازە پێگەیشت و خەڵتانی خوێن بۆ جێلە گیانەڵایە پەلاماری دەستی خالید یاوتی تخوا خالید بێنە و دەستە و ماچکەم خۆ من ئەمڕۆ هەرە مردم بە قەدەری خوا ئەگەر مردمایە بە کافریە مردم بەس نەبوو خوا تۆی بۆ من نار لەم دەقەیە لەم ئەخیری عومرەمە لەم ساتانی ئەخیری عومرە خوا هیدایەتیام تو خوا خالیدە و دەستە و بێنە ماچکەم خالید کە ئەوی بینی جا خالید دڵی بۆ کەس پڕ نابوو دڵی زۆر ڕەش بوو دەستی کرد بە گریان بەسەریەوە بە شایەتمان هێنانەوە کابرا ڕۆحی دەرچوو کە پرسیاری کرد سەیرکەن کێ بێ باشە برازای هەرقلی مەلیکی ڕۆما یعنی هەرقلی مامێتی لەوەر خوا چۆن هیدایەتی چی یا ئالەو کاتە لەو ساتە وەختەیە جا کاکی برا هیدایەت نیعمەتێکی خواییە خوا ئێمە هیدایەت داوە کاتێک شمان تێپەڕی لە کاتی خۆی لە یاداوی لە بردنەکەم هیدایەتی خواییە الحەمدولillah خوا ئەم کۆمەڵە گەنجە جوانی هێناوەتە ئەم ماڵی خوایە فێری ئەو شایەتمانی کردوین ئەو دینە ڕاستی محەممەدی کردوین کە ئەو سەحابانە لە پێنایانە ئابوو زەحمەت و عەزیەتە گەیانویانەتە ئێمە با ئێمە لە دەستی نین ئەبێ و سەحابانە چ عەزیەت و ناخۆشیێکیان دی بێت تاکو ئاو بڵاویان کردبێتەوە بە دنیایە با ئێمە ئیستیغلالی ئەم فرسەتە بکەین خوا هیدایەتی یاوین جارێ پێش هەموو شتێ ئاگادارتان لەوە بێ بڕۆنەوە لای خوا شەریکی بۆ خوا بۆ شەریک بتان بۆ خوا پەیان نەکرد بێ چونکە خوا وعدیاوە ئەو بچێتەوە بۆ لای شەریکی بۆ پەیان نەکرد بێ هەر لەی خۆشە بێ ئەوە لە خۆتانە بهێننە دی بعدەمتان دایم بە لا إله إلا الله بێ بەذکر بێ محاولەکەم برا موسڵمانەکانم ئەم خێرەی کە لێرە گوێتان لێ بێ بیبەنەوە بۆ ماڵتان بۆ ناو کەسوکارتان بەخوا برایەکی بچووکە خوشکێکە دایکە باوکە دراوسێک لەسەر دەستا هیدایەت بە لە دنیا و هەرچێکی تایە بۆ تۆ خێرترە خوای گەورە هیدایەتی دڵەکانمان بات دڵەکانمان ڕووناکاتەوە بە نووری ئیمان خوای گەورە داوان لێکی نەفشە و مبارەکەدا لەم ماڵی خۆتا دەستی نزا بەردەکەینەوە بەلای تۆ یا رب العالمین داوان لێکین بە هەموو ناوە پیرۆزەکانە داوان لێکین بە ئیسم العەظەمی خۆت خوای لە گوناحکانمان ببووری خوای گەورە ڕەحمی خۆ بڕێژی بەسەرمانە ڕەحمەتێکە جاری کە نەگەڕێنەوە بۆ گومڕایی و بۆ ضەلالەت خوای گەورە هیدایەتی ئەم میلەتی کوردە بیت خوای گەورە ئەم میلەتی کوردە سەربەرز کەیت بە ئیسلام عەزیزی کەی بە ئیسلام سەربەستی کەی بیگەڕێنیتەوە بۆ دینەکەی خۆت خوای گەورە ئەفکاری پڕوپوچی بێگانان و نەحەزانیە میلەتە لە ناومانە نەهێڵی پاکمان کەیتەوە لە هەموو گوناحەکان کۆتایی شەوی 29 ڕەمەزان کە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویەتی لە شەوی ئەخیری ڕەمەزانە هەچ کەسی ڕۆژەکە بە ڕۆژوو بوو بێت و قسەی خراپی تیانە کردبێت و ڕەفتاری خراپی تیانە کردبێت جوبرایل تەوقەی لەگەڵاکە هەچ کەسێکی جوبرایل تەوقەی لەگەڵا بکە گوناح مەعنا بێت پێوەی نامێنێ خوای داوا لەکەین بە هەموو ناوە پیرۆزەکانی خۆت بمانکەی بە ئەهلیەوەی جوبرایل تەوقەمان لەگەڵا بکە گوناحمان پێوە نەمێنێ تاو پاک ببینەوە لە هەموو گوناحەکان وەکو ڕۆژەی کە تیا لەدایک بووین ڕەحم بە دایک و باوکشمان بکەین قبر و قبرستانی مسلمانان ئەمشەو پڕ لە نورکەی عەذابیان لەسەر هەڵگری خوای گەورە نەفرەتی ئیسلامیش بەی لە هەر شوێنێکە ئیسلام لێی قەوماوە کافر زەفەری پێ بردو خوایان هەر ئەمشەو فریان کەیت و سەریان خەی بەسەر دوژمنان و ناحەزانە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على سيدنا